گەڕی دووەمی دانوستانە ڕاستەوخۆکانی نێوان ئەمریکا و ئێران لە ژنێف بە دیاریکرایش لە باڵەخانەی باڵوێزخانی عۆمان کۆتایی هات بە گوێرەی زانیاری میدیاجیهانیەکان دانوستانەکانی نێوان هەردوو شاندی ئەمریکا و ئێران نزیکەی سێ کاژمێری خایاندووە لە دوای تەواوبوونی دانوستانەکانی عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران و هەروە سەرۆکی تیمی دانوستانکاری ئێرانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی لە باڵوێزخانەی ئێران ڕایگەیاند کە گفتوگۆ دانوستانەکانیان ئەمڕۆ لەگەڵ ئەمریکا بەرەو پێشچوونی زۆر باشی بەخوێوە بینیوە کەشێکی ئەرێنی و هەروە ئاماژەی ئەرێنی هەبووە ئەمڕۆ کە وەکو سەرەتایەک ئەوان ئەیبینن کە بگەنە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا سەبارەت بە پرسی ئەتۆمی وەروە ئاماژەی بۆش کرد کە دەبێت ئەمریکا لە ئێستاە هەڕەشەکانی هەڕەشە سەربازیەکانی بۆ ئەنجامدانی هێرشی سەربازی بۆ سەر خاکی وڵاتەکەی ڕاگرێت و داواشی لە کۆمەڵی نێودوڵەتی کرد کە بە شێوەیەک لە شێوەکان جموجول دەست پێ بکەن بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە ئەمریکا کە هەر هێرشێک کاتە سەرخاکی وڵاتەکەی دیارە تیمی دانوستانکاری ئێران لە چەند پسپۆڕێکی ئابووری واروە تەکنیکی واروە گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران و عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران پێکات و لە بەرامبەریشدا تیمی دانوستانکاری ئەمریکی ستیڤ ویتکۆف گەورە دانوستانکاری یاخود نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ دانوستانە نێودوڵەتەکان وەروە جارێت کۆشنەر دانوستانکاری ئەمریکی لە خۆگرت و دیارە لە ئێستادا ئێران بە شوێک لە شەوەکان هەڵوێستی خۆی یاخودڕایی خۆی بیرۆکەی خۆی لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەی عەباس عەراقچی ئاشکرا کرد کە لە ئێستادا کەشێکی ئەرێنی لە نێوان ئەمریکا و ئێران لە ئارادایە بەڵام عەباس عەراقچی نەشی شاردەوە کە ئەم کەشە ئەرێنی کە لە ئارادایە ناکاتە ئەوەی کە بگەنە ڕێکەوتن بەڵام ئاماژی بۆ کرد کە لەسەر چەند هێڵێکی سەرەکی لەسەر چ بنەمایەکی سەرەکی سەبارەت بە پرسی ئەتۆمی ئێران لێک تێگەیشتن هاتوۆتە ئاراوە و لەسەر بنەمای ئەو لێک تێگەیشتانی ئەمڕۆ قسە و باسییان لەسەر کردو ئەکرێت بگەنە دەرچێک بۆ نووسینەوەی ڕەشنووسی ڕێکەوتن لە نێوان ئەمریکا و ئێران بۆ مەرجەی ئەمە عەباس عەراقچی بۆ مەرجەی کە مافی ئێران سەبارەت بە پیتاندنی یۆرانیۆم پارێزراو بێت لە ئێستادا چاوی میدیاکان وەروەها بەرپرسانی باڵای جیهان لە ئێستادا چاوەڕوانی لێدوان و زانیاری تیمی دانوستانکاری ئەمریکان کە پێچێت لە چەند کاژمێری داهاتوودا دانوستانکارانی ئەمریکا ڕای خۆیان یاخود زانیاریەکان لەبارەی کەشی کۆبوونەوەکی ئەمڕۆ دانوستانەکەی ئەمڕۆ بخەنە ڕوو پێشتیش سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کە ئەو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەشداری گفتوگۆ دانوستانەکانەکات لەگەڵ ئێراندا و ئومێدیشی خواست کە ئێران هەڵبات بە جددی هەڵبات بۆ ئەوی بگاتە ڕێکەوتن و ئاراستەی دۆخەکە بۆ شێوە نەبێت کە پەنابەرنە بەر گورزی سەربازی بۆ سەر ئێران پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا دانوستانەکانی ئەمڕۆی سویسراوە دیاریکراوی ژنێف ئەتوانێت تارمایی جەنگ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕاوێنێتەوە؟